و لە تەوەری یەکەمەوە دەست پێەکەین کە ئەکرێت بڵین لە هەر شار و دەڤەرێکدا کەسانێک هەبوون کە تەمەنیان تەرخان کردووە یان تەمەنیان بەڕێ کردووە لەگەڵ جوان نووسی و لەگەڵ نەخشی پیتەکاندا، بەڵام ئەکرێت بڵین هەندێک لەو کەسانە هەندێک لەو هونەرمەندانە کە بەداخەوە مێژوو ناوی نەهێناون یان ناویان نەهاتووە، بەڵام میوانی ئەمڕۆمان کە نەیهێشتووە ئەم داهێنان و ئەم هونەرەی دەڤەرەکەی خۆی ون ببێت. ئەویش هونەرمەند و جوانووز مامۆستا جەمال ڕەسوول مەلایەکە، کتێبێکی بە چاپ گەیاندووە لە ئێستای ئامادەیە بۆ بڵاوکردنەوە. کتێبەکەش بە ناونیشانی چەند لاپەڕەیەک لە مێژووی هونەری جواننووسی لە ڕانیا کە چەند کەسایەتێکی تیا کۆ کردووەتەوە کە خزمەتیان کردووە بە ئەو هونەرە لە ڕانیا. لە ئێستای کتێبەکە ئامادەیە و بە خۆشحاڵیەوە کە مامۆستا جەمال یەکەم وێستگە کورسات و بەرنامەی کورسات مەگەزینی هەڵبژارد کە باسێک بۆ کتێبەکە بکات، ناساندنێک بۆ کتێبەکە بکات کە هێشتا ناساندنی فەرمی بۆ نەکراوە و هێشتا بە تەواوی بڵاو نەکراوەتەوە. گفتوگۆیەک لەسەر ئەم کتێبەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا جەمال. مامۆستا گیان سڵاوت دەبێ و زۆر بەخێر سەرەتا پیرۆزبایی چاپگەیاندنی کتێبەکەش زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کەناڵی کورساتی عزیز. من تەمەن خۆم بە خۆشحاڵ زانم کە لەم مینبەرەوە جوانەوە کە چەند جاری کەش هەر لێرە میوانداری کراوم سەبارەت بە کتێبەکە گەر یەکسەر بینە سەر باسی کتێبەکە. ئەوە بیرۆکەکە تقریبان چەند ساڵێک لەمەوە بەردەام دروست بوو کە لە ڕانیا کۆمەڵی جواننووسی زۆر باش هەبوون، زیێدەستیان دیار بووە لەوانەکە خەڵکی شارەکانی تریش بوون دەست لە ڕانیا خزمەتیان کردووە. بە پێویستم زانی سەرجەم ئەو وینانە کۆبکەمەوە لە توی کتێبێکە بچکۆلە ئەگەر هەرچەندە شتەکان کەم و کوڕی نابن بۆیە من ناوم ناو چەند لاپەڕەیەک چکە ناتوان مەحەقە بە خۆم دەمڕە مێژووی جوان نووسیم لە ڕانێ نووسیوەتەوە، بۆی دوا من هەر کەسێک بێ ئەتوانێت لاپەڕەکانی کەی بۆ تەواو بکە. سەرەتا من ئەمەوێت لێرەوە سوپاسی یەکەم جاری مامۆستا عەبدولسەمیع شێفاتی ئاوەڵانی بکەم کە لە سەردەستی ئەو بەڕاستی فێری ئەو هونەرە جوانە بووم. کتێبەکەشم هەر پێشکەش کردووە بە ڕوحی ئەو زاتە پیرۆزە. کتێبەکە لە چەند تەوەرێک پێگێ ئەم وەکو سەرەتایەکی مێژووی بۆ خەت کە لە تاتە قوڕینەکانی کاتی خۆی کە کوشیم 7,000 ساڵ پێش ئێستا کە بە کۆنتترین مێژووی نووسین داهاندرێ ئەو ئاماژەم پێیاوە. دواتر هێناومە تۆ کورتم کردوتۆ هەتاکە و هاتۆتە ئەم مێژووی تازەمان. بابەتەکان وەکو عەرزمکردن لە پێشەوەی دواتر دێتە سەر ئەلبومی هونەرمەندەکان ئەوانەی کە سەرەتا خزمەتیان کردووە هەتاکە و یەتە کۆتایی دانا. لەوانە مامۆستا موحسین ڕوحی شاد بێ ئەو ساڵانی شەستەکان لە ڕانێ مامۆستا بووە لە سەنگەسەر ئەوانە خزمەتی بەڕەوتی هونەری کردووە لەو سنوورەیە. مامۆستا عەبدولسەمیع بە هەمان شێوە بۆیە من بۆ خۆم بە قوتابیشی بچوشی ئەو زاتە ئازانم. کتێبەکەش وەکو عەرزمکردن دەش لە ناسینی بۆ نەکراوە، بەڵام پێم جوان بوو لەم کەناڵە جوانەوە بەڕاستی لێرە وەکو نینێکی ناسنامەکەی لێرە بڵاوکەینەوە. لەوانەشە لە ڕۆژانی ئایندەدا بەیانیان دوو بەیانی کاتەکەی دیاری نەخێر لە کتێبخانەی ئەحمەد کۆیی لە ڕانیا بەیانی دانیشتنی لەسەرەکەین و لە چەند ڕۆژی داهاتوودا ناسینەکەی بۆ دەستە خۆش. مامۆستا بەڕێزت هونەرمەند و جواننووسیت، بەڵام لەگەڵەوە شابیرت لەوە کردەوە کە مێژوویەک لەسەر ئەو هونەرە بنووسیتەوە. ئەم بیرۆکەیە باست لە بیرۆکەکە کرد، بەڵام ئەکرێت بڵین تۆ بە ئەکی خۆتە زانیوە کە ئەم مێژووە پێویستی بۆیە کە بپارێزرێت لە دوتوێ کتێبەکە کۆ بکرێتەوە و بڵاو بکرێتەوە وەک لەوەی کەون بێت و کەس باسی نەکات. ڕازە فەرمینەها شتێکی زەرورێتە. من هاوڕێ دڵسۆزم مامۆستا نیهاد بوو شتێکی نووسی لەسەر سێکتەرەکانی هونەر لە ڕانیا باسی هونەری جوان نووسیتیان نەبوو. ڕاستی خۆ خەتاکەی ئەویش نەبوو، خەتاکە بێ خۆم ێزانم چکەم لە بۆوارە ئیش بکەم خۆ دەبێ وەکو سەرچاوەیەک شتێک لە بەردەستیا بێ بتوانانی لەسەری بنووسێ. ئەو فەراغە هەبوو بۆیە من کەم تا کورتەیەک هەوڵماوە ئەگەر زۆریش نەبێ کەم تا کورتێک ئەو بۆشایە پڕکەمەوە. بۆیە بیرم لەوە کردەوە ئەو کتێبە زەرورێتە بێ هەبێ و حەقی ئەو کەسانەش نەفەوتێ کە بەڕاستی خزمەتیان بەڕەوتی ئەو هونەرە کردووە لە سنوورەکە. باشە 34 هونەرمەندی جواننووس لەم کتێبەیە کۆکراونەتەوە. باشە بەردەوامی ئەبێت کە هونەرمەندانی تریش لە کتێبەکەیە جێگە بکرێنەوە.
بەڵێ حتمما دەبێ بەردەوامی لەوانەیە پێش ئەوانیش هەبوو بن لە دو ئەوانی شەر هەبن ئەوە باوە بیکەمەوە بەڵام منەوەی کە توانیمە 34 دانم توانیوە خەڵکەمەوە بۆیە ئەرزشم کرد پێشتر ئاماژەم پێڵم چەند لاپەڕەیەک ئەکرێت دوا من کەسێک بیان هەر بۆ خۆم لە بەرجی دۆمە ئاماژە بە ناوەکانی کە بکەم یان بۆشی ئضافە بکەم یعنی ئەمە سەرەتای و کۆتایی نییە ئەم 34 هونەرمەندە جوان و سا هەمیان خەڵکی ڕانیان نەخێن هەنێکیان وەکو عرضم کردن خەڵکی سلێمانی بوون باشە بەس لەوێ خزمەتیان کرد بەڵێ ئێستا بۆ نمونە مامۆستا خالی زامدار ماوەی کە نەفی کرابوو بۆ ڕانیە لێ خزمەتی کردەوە مامۆستا موحسینە بەدەوام هاتووە بۆ وێ مامۆستا بڵین عەرەبیشی تیا بووە مەسا بڵین وەکو جەبار وستار کە نەفی کرابوون لە بەسڕاوە هاتوو بوون بۆیە بۆی شیوعی بوونیانەوە ئەوان خزمەتی و ئەو ڕەوتی هونەریان کردو لێ بۆ خۆم ئاماژەم پێیاوە یا مامۆستا بەهادین کە مامۆستا حەمەد ئەمین عارف لە بیرەوەرەکانی ژێڕێتەوە هەر لە زمانی خۆیەوە چیرۆکەکەی باس کردووە کە بۆ خۆی لە ئێرانێ مەدەدکار بووە لەگەڵ مامۆستای ڕەحمەتی خەلیل زەهاوی بەڵێ زانبۆی ئەڵێم مرزنی هەمووی هەڕانی بوو بێ بەس بۆی ناوشیم ناوە لە ڕانەیە ینی کە لە ڕانی خزمەتیان کردووە باشن تێشیاتی قەڵازی وەکو هونەرمەندی گەوری جوانوس عمەری سفی تێدا کە مامۆستای هەمووانە بەڵام ئەکرێت بڵین ئەو جوگرافیایە ئەو ژینگەیە کاریگەری لەسەرم کەسانە هەبووە دەڤەری ڕانیە پشدەر و بتوێن سروشتێکی زۆر جوانی هەیە ئەکرێت بڵین ژینگە و جوگرافیا و سروشتی ئەم شوێنە تا چەند کاریگەری لەسەر ئەم کەسایەتیانە هەبووە کە کارەکەیان هونەرەکەیان بۆ ئەوان کە لەو شوێنەیە بوون مۆرکێکی تایبەتی هەبێت بەڵێ کاریگەری هەبووە هەنیکە شەربەوەی ئینەکانەوە واجبەکانیان وەزیفان و کە نەقلی ئێبوون وەکو مامۆستاکان وەکو مامۆستا عەبدولسەمیع مامۆستا موحسینە کە ئاماژەمان پێدا کاک عومەری سفی بڵین ئەوانە بخۆ دەزانی کە لە کاتی تەرحیل ئەوانەدا قەڵازی ئەوە نەماون ناچار هاتوونەتە سنووری ڕانیە و ڕانیە بە حکومی کە مابەوە دەتوانیانە لێ ئەسپی خۆیان تاودەن و هونەرەکەش تا ئێسار بەردەوامی هەیە دەستخۆش بێت هەستە چۆنە مامۆستا کاست مێژووی 34 کەسایەتی هونەرمەندی جوان و ست کۆ کردووەتەوە و لە فەوتان و لەون بوون پاراستوتە سپاس وەڵایی من هەز دەکەم شتێکی حەقی کەمیشم داوە پێیان بەڕاستی بەس خۆم بە خۆشحاڵە زانم کە توانیمە وەکو وەفایەک ناویان بزر نەبێ بە گەوری خۆیان ئەگەر لێم قبولکەن چکە کەم و کوڕی هەرە بێ بەتر بە هەموو کەم و کوڕیەکانەوە وەکو دەگینەکەش باسم کردووەتر بە هەمووی داوای لێبوردنەکەم هەیە ناوم لەبیر چوو بێ یان بەخۆی نەویست بێ لەوانەیە زیاتریش بێ ئەوە من دڵنیام لەوەی کە بیکەی بەدواوە بێت باشە مامۆستام کتێبە تا چۆن خزمەت بە کتێبخانەی کوردی ئەکات ئەوە هەر لە ڕووی مێژوویەوە سەرچاوێکی زۆر باشە بێ وەکو توێژینەوە من هەر لە ڕێک و ڕیشەی زمانیشەوە دەستم پێ کردووە چکە تۆ ئەوەی کەی نووسی زمانەوە نییە ڕسمی خەتەکە بەخۆی ڕسمی دەنگەکەی کەیکەی بەڵێ بینێکی زۆر زۆر گرنگیشە هەرچەندە ئێستا بەوەی کۆمپیوتەر و ئەوانی کە ئێستا هەیە تۆزێک کاڵ بە تۆ بەڵام قوتسێتی خۆی لەدەست نەداوە باشە مامۆستا باسی کۆمپیوتەر و باسی ئەم پێشکەوتنە خێرایەت کرد باسی دیجیتال بکەین ئەمە تا چۆن خزمەت بە نەوەی داهاتوومانە کات کە تێبگەن لەوەی کە جواننووسی تەنیان نووسی نییە بەڵکو ماریفەیە بۆ خۆی هەر زانستیشە بۆ خۆی هەمووی چووکە بە خاڵبەنددادرێن نقاتە ئەمە قیاساتە ئەتوانین بڵین وەکو بیرکاریەکی ژوایە هەندەسێ بۆ خۆی هەندەسیشی و ڕوحانیە بەڕاستی زیرەکی دەستکرد ناتوانێت ئەوەی کە خەتات کە لە ڕوحی ویدا و بەرجەستە بێ لێرە وەکو گوڵێکی لایلۆن و گوڵێکی سروشتی وایە بەڵێ بەڵێ قول زاوازێکی هەندێکگە زۆریان هەیە قەت نابنبەیەک ئەوە ناشتوانێت ئەوە دەربێنێتەوە زیرەکی دەستکردەوە ناتوانێت باشە خۆی ماوەتەوە ئەوە بەڵێ دەستی خۆش بێت مامۆستا بینە سەر کار و پرۆژەکانی خۆت لە ئێستا بچیەوە سەرقاڵی وەکو کاری جوانناسی وەکو هونەری جوانناسی و باسی گشتمانەوە بکەی کە بەرەسان دکتۆرای فەخریتان بەدەستهێناوە وەرگرتووە لە وڵاتی میسر بەڵێ ڕاستی من لەگەڵ چەند هاوڕێیەکەم مامۆستا عومەر سەلیم لەگەڵ مامۆستا بەرزان حاجی ئێمە بانکەش کرابووین بۆ مصر لەلایەن منتەدای مەسعودی نێودەوڵەتیەوە ئەو شەرەفیان پێبەخشین بۆ دکتۆرای فەخری کار و پرۆژەی خۆشم زیاتر من توێژینەوە لەسەر خە دەکەم ئەوانی کە ڕەتی بە خەتەوەیە لەسەر نووسینەکانی کەش پرۆژی داهاتووشم بەڕاستی نامێ وەکو سەر قوفڵانە هەڵیەم بەڵام ئەمڕۆ لە خزمەت برای بەڕێزم کاک دکتۆر هەڤاڵ بە خزمەتی گەشتم ئەوڕۆ هەموو پژیری و هاوکارێکی بۆ دەربڕیم بۆ پرۆژەی داهاتووم کە ئەو بەڕاستی حسەی شێری بەرەکەوێت
پرۆژەکەش ئیشەڵا بە چەند مانجیشکە پرۆژی داهاتوو جارێ باز ناکەین باسی ناکەم چونکە ئیشەڵا هەر لە منبەرەوە دێمەوە ئێرە بەڵام بە دڵنیای کورسان هەچ کاتێکی کە ماڵی پرۆژەکە هەمووان و لێرەوە باسی قوربان دەم حتمما هەروایە بەی خۆمان ێزانین هەچ کاتێ پرۆژەکە گەڵاڵە بوو هەر لێرەوەی تر چۆن ناسین بۆ کتێباکرێ هەمان شێ بۆ کتێبی داهاتووژەکرێ دەستەخۆش بە مامۆستاگیان مامۆستا بەڕێزت باس لەوە کرد کە شوێنەکەی دیاری کراوە بەڵام کاتەکەی دیاری نەکراوە ئەگەر ئاماژەیەک بۆ شوێنەکەی بینەوە ئەو شوێنەکە ناساندن بۆ ئەم کتێباکە ناسانەکە لە هینەکرێ کتێبخانی ئەحمەد کۆیی لە ڕانیە دەستەخۆش مامۆستاگیان بەس نابێ ئەو شم لێ بیرچێ بەڕاستی هەوڵ و ماندووبوونی کەسانێکی دڵسۆز بن زۆرکە لە بەرگەکە ئاماژەم پیاوەکە بووەتە هەبێن و لەدایک بوونی ئەم کتێبە کە لەسەر هەمووانە بەڕاستی کاکیوا قەرەنی برای بەڕێزم بەڕاستی ئەو هەمیشە دەستی بنەوە بووە قەت نێشتۆ بکەوم ئەتاویشە بێ من ناکەوم زۆر مەمنونی هەرمو لە بەگشتی خەتخۆشی و جواننووسی هوەرەکە لە کوردستانە چۆن هەڵسەنگێنی چۆن باسێکی بەڕێزت لە ئێستاە چۆنە بەڕاستی کاڵبۆتەوە من ئەوەی ناشارمەوە خەتاتی هینیش کاڵبۆتەوە خەتاکەش لە چێوەیە مە بەس لەوەیە ئەو زیرەکی دەست کرد و مەسە کۆمپیوتەر و ئەمەی کە ئێستا پێدا بە فلێکسوانە خەڵک بۆ نانووسەیە بەڵام بۆ عرضم کردی پێشبڕکەی نێودەوڵەتیمان هەیە ساڵە ناکرێتەوە ئەوانەی کە لەگەڵ ڕوحی خەتەکە کە تێکاڵێن ئێستا شەر بەرداوام لەگەڵی من بۆ خۆم ساڵانە خۆم ئامادەکەم ئێستاش قسەی دێنێ تازە وتم خۆم ئامادە کردو بۆ پیشبڕکەیشی نێودەوڵەتیە لە زەفەکرێتەوە بەم زوانەی شەڵە نەتیزەکەش دەرەسێ بە خەتی دیوانی بەشدارم دەستە خۆش بێت بۆ کوردستان بۆیتر بەشدارە بێ لەگەڵ بەرەستا ئاگەم لەوەی نێمەست بۆ خۆم بەشدارم بەڵام بەڕێزت بەشدارە بۆ یەکەم جارە بەشدارە بیت نەخێر چەند جارێک بەشداریم چەند جارێک بەشداری کردووە تا چەند گرنگە بەشداریکردن لەم قووەتی دەستی تۆ دەرەخە باشە ئێستا تۆ ئەگەر یاریمان ڕەسۆنێ شتێکەکەی بەهر بەتوان نابێت تا لەگەڵ خەڵگەڕانەکەی و نەزانی چەنەمی نازانی بۆی ئەو پێشبڕکانە بەڕاستی زەرورن بەلای منەوە هەم بۆ گەشە پێدان هەم بۆ کۆکو و ئینی خۆشی بمێنێتەوە لە کوردستانە بۆ شارەکان و بۆ ناوچە جیاوازەکانی کوردستان تا چەند گرنگە هونەرمەندانی جوان و زیەکتری بناسن و ئەم کارانە بکەن خۆی بەداخەوە خۆی یا بووە کوردستانیش لەبەرەوەی من پێم وایە ئەگەر بێت و خەت سێپایە بەدوانی کووردە بەڵێ ئەمە مامەسای زۆر بەتوانامان هەیە هەمووی لە سەراسی نێودەوڵەتی کە حەکەمی نێودەوڵەتین وەکو مامەسا ئەحمەد عەبدوڕەحمان بە نمونە بیهێنمەوە ئەو یەکێکە لە عیملاقی خەت یعنی دەبوایە لە کوردستانیش بەڕاستی و پێشبڕکانە هەبایە ئەمە لێرە لە گروی جوان نووسان بڵین پێشتر کۆمەڵی خۆش نووسانی بەشی سلێمانی بە سپۆنسەری کۆمپانیای نەجمەدین کردیان تقریبا پێ 6 ساڵ لەمەوە بەر ئیتر دوایی دەنگەی دەکراوتر وازیان لێنە ئەنی ئەوەی کە عەرەبەکانی کەن هیچمان لەوان کەمتر نییە ئەو توانێ ئێمە شەمانەوە نیانە بەڕاستی بێگومان توانێ هونەرمەندانی کوردستان زۆر باشتر لەیەوە زۆر باشترێکە دەست خۆش بە مەساجیان سواز بۆ تۆ سواز بۆ بەشداریکردن خۆشحاڵبووین خۆش هەر لێرەوە پێشکەشتان کەمەوە بینوسم سواز بۆ تۆ دەست خۆش بە مەساجیان دەست خۆش مامۆستاگیان سواز بۆ تۆ سواز بۆ بەشداریکردن لە بەرنامەی کورسات مەگەزین و سواز بۆ ئەو شەرەفەی بێمە بەشی کە یەکەم وێستگەی بڵاوبوونەوەی کتێبەکە ناسانی کتێبەکە بۆ کورسات مەگەزین بوو لە کورسات مەگەزینەوە ناساندن بۆ کتێبەکە کراو بۆ پرۆژەی داهاتووش بێگومان دەست خۆش بێت ئەمە بۆ کتێبخانەی کورساتە و لە کتێبخانەی کورسات بێگومان پەرستگاری دەکەین دەست سواز بۆ بەشداریکردن دەست جوانەش و پشکامێرەش و ڕووناچی و هەموو بەشەکانی سواز بۆ تۆ ئایزانی ئەمە لەگەڵ